لە نیوە شەودا و بە بڕیارێکی چاوەڕوان نەکرا و بەنامەیەکی وەتسئاپ نرخی بەنزین لە هەرێمی کوردستان گەشتە ئاستێکی پێوانەی و هاوتای وڵاتانی ئەوروپا و ئەو وڵاتانە کرا کە خاکەکانیان بێنەوتە. بە بڕیارێکی نوێ نرخی لیترێک بەنزین لە بەنزینخانەکانی سلێمانی بەڕێی 200 دینار گران کرا. ئەم گرانکردنە لە ناکاوە نرخی هەر لیترێکی بەنزینی بۆ 1550 دینار بەرز کردەوە. نرخێک کە ئەمڕۆ هاوڵاتی کورد هاوشێوەی وڵاتانی ئەوروپا بۆ هەر لیترێک بەنزین دەیدات. ئەم بەرزبوونەوە خێرایە لە کاتێکدایە هەرێمی کوردستان خاوەنی سەروەت و سامانی نەوتی خۆیەتی و سەرجەمکەرتی نەوت لە ژێر دەسەڵاتی حکومڕانی خۆماڵیدایە. سێ پاڵاوگەی گەورە و دەیەها پاڵاوگەی بچووک، لەوانە پاڵاوگەکانی کار و لاناز و بازیان لە ناوخۆدا کار دەکەن. لە سەرووی ئەمانەشەوە حکوومەتی عێراق ڕۆژانە 50,000 بەرمیل نەوتی خاو بێ بەرامبەر دەدات تا دەسەڵاتی کوردی بۆ ئەوەی خزمەتی هاوڵاتیانی پێ بکرێت و بەنزین بە 450 دینار بفرۆشێت. کەچی نەک هەر بەرزان نادرێت بە هاوڵاتیان، بەڵکو وەک کۆی سامانی داهاتی ئەم وڵاتە ئەویش بۆتە سەرچاوەی دەوڵەمەند بوون بۆ چەند بنەماڵەیەکی سیاسی حکومڕان و منداڵ و نەوەکانیان. بەڕێوەبردنی کەرتی سوتەمەنی دابەش کراوە. نرخی بەنزین و سوتەمەنی لە سلێمانی لەلایەنی داری گشتی یەکێتیەوە دەستنیشان دەکرێت و لە هەولێریش کۆمپانیەکانی کار و لانازی سەر بە پارتی بڕیار لەسەر نرخ و بازار دەدەن. ئەم دۆخە زوڵمێکی ئاشکرایە و کێشەی هەموو تاکێکی ئەم کۆمەڵگەیە. ئەو کەسەی دەنگ هەڵبڕێت و ناڕەزایی دەرببڕێت دەزانێت زوڵمە و ئەو کەسەش کە لەبەر هەر هۆکارێک بێدەنگە ئەویش لە ناخیدا دەزانێت کە ئەمە ستەمێکی گەورەیە. شێوازی جێبەجێکردنی ئەم بڕیارە نوێش جێگەی سەرنج و نیگەرانیە کە کاتژمێر 12 شەوی چوارشەممە پەیامێک لە گروپەکانی وەتسەپی تایبەت بە بەنزینخانەکان دابەزی و فەرمان بە خاوەنی بەنزینخانەکان کرا کە دەست بەجێ نرخەکان گران بکەن. تەنها بە گۆڕینی ژمارەی سەر شاشەی ڕیکلامی بەنزینخانەکان ئەو بەنزینەی کە دوێنێ بە 1350 دینار دەفرۆشرا کرایە 1550 دینار و نرخی بەنزینی سوپەریش لە 1500 دینارەوە بازیدا بۆ 1700 دینار. شارەزایان و پسپۆڕانی بواری وزە ئاماژە بەوە دەکەن کاتژگەر لە قۆڕەخکاری ڕێگری ڕاستەوخۆ لە گەیشتن و ناردنی بەنزین بۆ پارێزگای سلێمانی دەکرێت. هەر بەهۆی دروستکردنی ئەم ماستەنگ و بربەستانەوە نرخی هەر لیترێک بەنزین بە شێوەیەکی دەستکرد 200 دیناری دیکە بەرز بووەتەوە. هاوکات فشارێکی زۆر لەسەر خاوەن بەنزینخانەکانی سلێمانی دروست کراوە تاوەکو نرخەکانیان وەک هەولێر لێ بکەن و باری قورسی ئەم گرانبوونی نرخە بخەنە سەر شانی هاوڵاتیان. خەڵکیش لەژێر گرانی و بەرزبوونەوەی نرخی بەنزیندا ژیانیان تاڵتر و گوزەرانیان وێرانتر بێت.